بە میوانداری بەڕێز عیماد تاڵەبانی پسپۆڕی بوارینەوت کە لە نوێسۆدە لەگەڵمان دەبێت کاک عیماد زۆر بەخێربی. زۆر سپاس. سپاس دەکەم. پێم خۆشە سەرەتا لەو پێشاتە نوێی نەوت هێرێمی کوردستانەوە دەست پێ بکەین، گفتوگۆیەکی و پرسە بکەین. ئەم داواکاریەی سەرۆگۆزیرانی نوێی عێراق بۆ دەستپێکردنەوەی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان لە سبەی نێوە تا چەند داواکاریەکە لە تەوقیتێکی باشدایە و تا چەند کۆمپانیەکان دەتوانن لە سبەینەوە دەست بە بەرهەمێنانی نەوتکەن. بەڵێ زۆر سپاس. پێشەچێ ما بێەوە بزانین بەڕێز عەلی زەیدی سەرۆک ئەنجومەنی وەزیرانی تازە هەمووی دوو هەفتەیەکە هاتوتە سەرکار. پێشبینی ئەومانە کرد، من خۆم پێشبینی ئەومە کرد مانجێکی تر و مانگونیوێتر دەست بم ئەم هەڵمەتانی ئێستا کردوێتی دەستی پێ بکە، بەڵام لەواچێ زووتر دەستی پێکرد. یەک لەوانی کە من زۆر باسمە کرد کە دەست با بۆ مەلەفی نەوت، تەبەناڵین کە دەست با بۆ مەلەفی نەوت و چارەسەری مەلەفی نەوت بکات چەند بوارێک ئەگرێتەوە، لەوانە پێداچوونەوە بە گرێبەستەکانە، لەوانە گرێبەستەکانی ناو عێراق و گرێبەستەکانی هەرێمە ڕێگە دۆزینەوەی بەدیل بۆ هەناردەکردنی نەوت، چونکە هەموو جیهان ئەزانێ ئێمە پشتمان بەست و ئۆکو عێراق پشتی بەست و بە گەری هورمز بۆ هەناردەکردنی نەوتی خۆی لە ساڵەوەتی زیاتری لەوێ هەناردەکرا. ئێستا ئەوە نەما، ئەوە دووسێ مانگە ئەوە نەماوە، لەبەرەوە ئەویش میحوەرێکی زۆر گرنگە. ئەبێ دکتۆر عەلی زەیدی ئێستا بە چارەسەری ئەو مەلەفە بکە، هەرچەندە چارەسەری ئەو مەلەفە بە ڕۆژ و دوان و مانگ و دوان نابێ، استراتیژیە و بودجەیەکی باشی ئەوێ عێراقش لەم دۆخە ئەبێ بە بەردەوام بەدیل بدۆزێتەوە لەگەڵ چەند کۆمپانیایکی نێودەوڵەتی نەوتی گەورە ڕێککەوێ بۆی کە چەند خەتێک دروست بکە ئەو خەتانەی هەیە نۆژەن بکرێنەوە، ئەو خەتانەی کە هەیە ئێستا قابلی نۆژەنکردنەوە نییە بگۆڕێن بە خەتی تازە. والحاصل ئەم مەلەفە ئەبێ عیلاجکە بۆی ئێستا ئەگەر بێت و ئەومان هەبووە ناکاتینەوە. ئەمڕۆ نوێنەری کۆمپانیا نەوتەکانی هەرێمی کوردستان لە بەغداد بوو لەگەڵ سەرۆگۆزیرانی نوێی عێراق کۆبووەوە. دواتر ئەم بڕیارانەی بە دوواداهاتۆ کە فەرمانی کردووە لە سبەینەوە دەبێت دەست بە بەرهەمێنانی نەوتکەنەوە. ئایا ئەم کۆمپانیانە دەتوانن خێرا دەست پێ بکەنەوە و ئەمە چ سوودێکی بۆ عێراق دەبێت؟ ئەمە ئێستاگە بەراوردێ بکەین لە بینی ئەو هەموو تقریبا ئەگە بیرمان بێ 30 بۆ 40 دانیشتن و گفتوگۆ کرا لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا بە ئامادەیی کۆمپانی نەوتەکان ئەوانی کە لە هەرێم کوردستان ئیشەکەن، بەڵام هەتا نیهایەتێکی زۆر تقریبا چەند مانجێکی زۆری خایان نەگەیشتە ڕێکەوتنێکی وەکو گرێکیۆرەیەکی لێ. بڵێ هەرچەندە نرخێکی کەمیان دانا لەو نەوتی کە ئەفرۆشرێ لە نەوتی کوردستان بۆ کۆمپانی نەوتەکان ئەوە ڕازی نەبوون لە کاتی خۆیە، بەڵام وەکو بڵی چاریان نەما هیچ نەوێ بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەنە نالەباری کە هەبووە لە کوردستان نەوتی هەرێمی کوردستانەوە ئێمە زانین ماوەیەکی زۆرە چەندێکە داخراوە، ڕازی بوون بەو بڕە پارە کەمەی کە بۆیان تەرخان کراوە لە هەر بەرمیلێ. ئەوە بوو ئەوە چوە بواری جێبەجێکردنەوە ئەمە لە حکوومەتەکەی سوودانی باسەکەی، بەڵام کە هاتینە نیهایەتی حکوومەتەکەی سوودانی ئەم شەڕە دروست بوو، بەهۆی ئەم شەڕە و ئەو بردومانە بەردەوام و ڕۆژانەی کە ئەکرایە سەر هەرێمی کوردستان و سەر چێڵگە نەوتەکان ئەوە بوو کۆمپانی نەوتەکان هەمومان کارەکانیان ڕاگرت، چونکە ئامادەنین لەژێر ئەم هەموو هێرش و فشارە گەورە و زەبەلەحانە کار بکەن و ئینتاجی نەوت بکەن لەبەرەوە وەستان. بەڵام ئێستا زمانێکی تر هاتوۆتە کایەوە، ئێستا عەلی زەیدی هەیە، عەلی زەیدی ئێستا ئەیەوێ بەرهەمی نەوت زیاد بکات و ئێستا ئەیەوێ گرێبەستێکی تازە یا ئەو گرێبەستی پێداچوونەوەیش پێ بکرێت. مادام تۆ ئاوڕ لە ڕابردوویەکی نزیکی ڕاوەستانی نەوتی هەرێمدایەوە بە ئەم پرسیارشکەین، ئایا دەکرێت بڵێن عەلی زەیدی گەرنتی بە کۆمپانیەکانی نەوت داوە کە هێرشی سەر کەرتی نەوتی هەرێمی کوردستان ئیتر دووبارە نابێتەوە؟ دەکرێت ئەم وعدە درابێت؟ ئەمە خۆی لە خۆیە ئەم وعدە دراوە ئەگەر وعدەکە چونکە تەوقیتەکەی هاوکاتە لەگەڵ ڕادەستکردنی چەک بە دەوڵەت لەلایەن چەند گروپێک چەند مەلەفێک ئێستا ئێمە توانین ئەگەر بێت و هەمووی گرێدەین بەیەکەوە هەمووی بەیەکەوە بڵێ هەمووی وێنەکە زۆر ڕوون و ئاشکرا بێ لە بەردەستمان. ئەم بڵێنە دراوە، چونکە ئەگەر ئەم بڵێنە نەدرێ کۆمپانی نەوتەکان ئامادەنین دووبارە ئەڵێمەوە ئامادەنین دەستکەنەوە بەکار.
ئەمە جگەلەوەی کە ڕێژەیەکی زیاتر لەوەی کە بۆیان دانراوە لە هەر بەرمیلێکی نەوت لە کوردستان ئەبێ دەستیان کەوێ ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئێستا حکوومەتی عەلی زەیدی ئەگەر بێت و بەڵێنشی داپیان تەبعاً ئێمە ناتوانین بڵێن بەڵێنەکەی کۆنکریتیە بەڵێنەکەی لە سەدە بەڵام هیچ نەبێ نیمچە بەڵێنێکی بەو کۆمپانیایان داوە لەم خۆناغایە تێپەڕێت و لە هەمان کاتەوە بەڕێز عەلی زەیدی ئیشەکە لەسەرەوەی ئەو گروپە چەکدارانی کە ماوەیەک بوون بە مەترسی لەسەر هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کەم بنەوە و لە ئایندەیەکی زۆر نزیکە هەر نمێنن. خاڵێکی تر مەسلەی زیادکردنی هەناردەی نەوتی عێراقە وەکەوەی لە ڕاگەندراوەکەی عەلی زەیدیش هاتووە بەڵام ئێمە ئەزانین توانای ئەو پەڕی بۆ ڕی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان کەمترە لە ملیۆنێک ناگاتە ملیۆنێک بەرمیل ئەمە ئەتوانێت قەرەبووی 3 ملیۆن یا زیاتر لە 3 ملیۆن نەوتی هەناردەکراوی عێراق بکاتەوە لە ئێستەیە یا دەبێ ئیلا ئەو ڕێگە بەدیلانە هیچ نەبێ بە خێرایی دەست پێ بکرێت بەدڵنیایەوە ناکرێتەوە ئێمە بەدڵنیاییەوەگە بڵین ئەم خەتە ئێستا بۆ نمونە ئەو گرێبەستی ئەو ڕێکەوتنی کە کراوە 200 بۆ 250,000 نەوتی کەرکووک بێتە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانەوە لەگەڵ نەوتی هەرێمی کوردستان 200 بۆ 230,000 یعنی هەمووی کۆیەکەی خاتە 9 ملیۆن ئەمە بڕوات ئەگەر ئەم 9 ملیۆنەش بڕوات 9 ملیۆن بەراوردی بکە بە 3 ملیۆن 3.3 ملیۆن ئەمە ڕێژێکی زۆر کەمە ڕێژێکی زۆر کەمە ئەتوانین ئێمە سوود لەوە بینین ئێستا ببوونن سوود لەوە بینین ئێستا کە نرخی نەوت بەرز بووتەوە ئەتوانین بڵێین لە سا 15 بۆ لە سا 20 جاران نەک ئێستا 20 جارانمان دەسەکەوێت بەڵام لەگەڵەوە شۆ لە هیچ باشترە لە هیچ باشترە ئەمە جگەلەوەی کە عێراق دەستی کردووە بەوەی کە هەناردەکردنی نەوت بکات نەوتی خام لە ڕێگەی بەڕیەوە لە ڕێگەی وشکانیەوە بە ناقلات و بە تەنکەر بڕوە هەرچەند ئەمە تێچۆکی زۆرە چونکە بۆ هەر بەرمیلێک 12 بۆ 16 دۆلار لە نرخێکی کەمە بێتەوە ئەوە جگەلەوەی کە کاریگەرێکی زۆر خراپێ بێ بۆ بینی شارەکان بۆ بژینگە بۆ ئەم هەموو چارەسەرێکی بنبڕ نییە باسێکی جیهانیەکەمان بۆ بکە پسپۆڕانی نەوت و کەرتی وزە هۆشداری بەردەوامی داخرانی گەروی هورمزیان داوە ئەم هۆشداری لە چیەوە سەرچاوی گرتو ئایا لە ڕووی دابینکردنی نەوت بۆ ئەوەی دابینکردنی وزە بۆ جیهان بەردەوام بێت ئەوە ماوەی چەند مانگێکە ئەم جەنگە هەیە ئایا بەدیلی گەروی هورمزمان نییە لە جیهانە بۆیە هاوارەکە هەر لەسەر گەروی هورمزە بەڵێ ئەبێ ئێمەوە بزانین تەنها باسی نەوت نەکەین گەروی هورمز داخراوە تەنها بۆ هەناردەکردنی نەوت دانەخراوە بۆ هەموو بازرگانی بۆ ئاڵوگۆڕە بازرگانیەکان بۆ هەموو کەلوپەلەکان داخراوە لەبەرەوە ئەتوانین بڵێن لە سا 11 بۆ لە سا 14 بازرگانی جیهان پەچی کەوتووە یاخودگرانی بە خۆیە بینی و هەڵەوسانی بە خۆیە بینیەوە بە سای داخستنی ئەم گەروە هەرچەند ئەم گەروە ئێستا بیناوبین ڕۆژ بە ڕۆژ جار بەجار ئەکرێتەوە و ناکرێتەوە و بەڵام ئەمە دەردی جیهان تیمار ناکە و دەردی عێراق بە دەرەجە یەک تیمار ناکە لەبەرەوەی ئێمە ڕۆژانە ئەوەنە نەوتمانە نرد ئێستا گەربێت و 5 ڕۆژ جارێ بە وەساتە لە بینی عێراق و ئێران بە ڕێگەی لە ڕێگاکان بتوانن بار هەڵگرێک کە ملیۆنیە یا 2 ملیۆن تێپەڕێنێ ئەویش بە نرخەکەمەکەی ئێستا هەر بۆ زانیاری بەڕێستان و بۆ زانیاری هەموو بینەران کە عێراق ئێستا ئەو نەوتی کە لە جار بەجار ڕێگە پێدراوە لە گەروی هورمزەوە داشکانی گەورەی بۆ کراوە 20 دلار لە بازار کەمتر ئەمە خۆی لە خۆیان هەڕاجیەکە نەوتی عێراق بارزان و فرۆشی بەڵام ئێستا عێراق لەبەرەوەی هیچ ڕێگە چارەیەکی نییە ئەوێ هیچ نەبێت بۆ بودجەی ماگانی خۆی شتێک بێتە دەسی ئەم هەنگاوانە ئەگرێتە بە زۆر ئەگەڕینەوە بۆ ئەوەی کە بۆ پرسیارەکەت هەموو جیهان چاوێن لە گەروی هورمز بوو بەڵام ئێستا بەدیل هەیە ئێستا دەریای سوورێ ئێستا ئەو خەناتی کە سعودیە هەناردەنی نەوتەکە لەوێەوە ئەوەش یعنی خاڵێکی زۆر گەرەسکاک عیمادیان بە بێباج نابن وەکو ئەو ئاسانکاریەی یاخود ئەو تێپەڕبوون بە ئازادی و بە بێباج بە گەروی هورمزدا هیچیان قەرەبووی ئەمە ناکەنەوە ئەمە کاریگەری نییە کاریگەرێکی زۆرێ بێ ئێمە بێ ئەوە بزانین بابەتی بازرگانی بە بازرگانی نەوت و غاز و ئەمانە هەمووی لە جیهانە گۆڕە لە جیهانە هەمووی گۆڕە بۆ نمونە ئێستا
ئەو ڕێگە بەدیلانی کە باسیشمان کرد بە گەروی هورمزشەوە ئەگە گەروی هورمزیش بکرێتەوە و ئێستش ئەڵێ با بڵین لە سا 10 بۆ لە سا 5 کراوەتەوە ئەمە هەمووی باجی خۆی هەیە بیمەی ئەو بار هەڵگەرە گەورانی کە بەوەیە تێئەپەڕەن ئێستا 12 قاتی جارانە نەک 2 قات و 4 قات 12 قاتی جارانە ئەمە هەمووی کاریگەریەکەیەکەوێتە سەر زۆر باشە با پێکەوە تەماشای نرخی نەوت بکەین بۆ کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە و دواتریش پرسیارێکم لەسەر بابەتی نرخی نەوت هەیە گەر هاوکارانم نرخی نەوتمان بۆ بخەنە سەر ئەو ستونەی بین من و کاک عیماد نەوتی برێند لە 98 دلار و 34 سنتا جێگیر بووە تاوەکو ئامادەکردنی چاو پێکەوتنە ڕۆژاوی تەکساس کە نەوتی ئەمریکیە 96 دلار و 31 سنتە بۆ بەرمیلێکی غازی سروشتیش 3 دلار و 18 سنتە هێشتا بینین نرخی نەوت بەرزە کەواتە ئومێدێکی هێشتا نییە بۆ ئەوەی ئاگربەستی کۆتایی یا ڕێکەوتنێکی هیچ نەبێت سەرەتایی بکرێت ئێمە با گریمانەیەک لە بەرچاو بگرین ئەگەر ڕێکەوتن بکرێت کە ترەم زۆر باسی ڕێکەوتنەکە ئەڵێ نزیکە ئەگەر بکرێت و سزاکانی سەر کەرتی و زە و نەوتی ئێران لا ببرێن ئەم نرخە چی لێتێ ئایا ئەم نەوتەی ئێران کەوێتە بازاڕە و گەروی هورمز بکرێتەوە چاوەڕێی چ نرخێبین بەدڵنیاییەوە هەر ڕۆشناییەک هەر ڕووناچیەک دەربکەوێت لەو ڕێکەوتنەی بینی ئێران و ئەمریکا تەسیرەکاتە سەر نرخی نەوت لە بازارەکانی جیهانە و یەکسەری هێنێتە خوارەوە بینیمان پێش چەند ڕۆژێ نرخی نەوت گەیشتە 110 دلاری بەڵام لەبەرەوەی دەنگۆی ئەوە هەیە کە ڕێکەوتنێک هەبێت و فعلەن هەیە ڕێکەوتنێک هەیە لە بینی ئێران و ئەمریکا کە لەم نزیکانە ئەم ڕۆزبەی هەفتەیەتر کەمتر زووتر ئەگەن بەڕێکەوتنیە لەبەرەوە بین نرخی نەوت دابەزی بۆ 100 دلار کەمتر لەگەڵ ئیعلانکردنی ئەو ڕێکەوتنە لەلایەن سەرۆک ترامپەوە لەگەڵ ئێران من تەسەورەکەم نرخی نەوت یەکسەر ئەگەر بێت و ڕێکەوتنێکی درێژخایەن بێ نەک ڕێکەوتنێکی کورتخایەن بێ و کورت مەودا بێ بۆ چەند ڕۆژێ ئەگەر بێت و چارەسەرێکی نیمچە کۆتایی بێت ئەوە نرخی نەوت دابەزێ بۆ 85 و 80 دلاریش لەوانەیە کەمتریش زۆر باشە سپاس بۆ عیماد تاڵەبانی پسپۆڕی نەوت مادوومان کردی زۆر سپاس بۆ ئێوەش